بەسەرهاتی میلەت بە منداڵیم سەرسام بووم بە بەرگی سەربازی کە دەمبینی لەبەری ئەو گورگانە چۆن وەک نۆکەری ستەمکار بە خۆیان دەنازی کە گەورە بووم هەر ئەو دڕندانە لە ترسا هەڵاتون لە دەستگەلی ناڕازی بۆیە ئەم بەرگەم پۆشی بە مەردانە پارێزەری خاک بم بۆ لوتکەی سەرفرازی دروشمی من یا کوردستان یا نەمانە بە ئازادی میلەت لە دیری بێ دەربازی بە ئازادی میلەت لە دیری بێ دەربازی نەمزانی ئەو کار بەدەستە کوردانە تێک بەردەبن خۆیان لەگەڵ دەکەن بە خازی براکوژیان بۆ گیرفان و سامانە خۆخۆری و قەلاچۆی یەکتر تا دڵ بخوازی هەرما و دەمێنێ لەم کوردستانە کردیانە خەونێ کوردایەتی و بانگەوازی هیچمان بە هیچ دوای ئەو هەموو ساڵانە چەند بەرپرسێ بێپرس دەیبەن نەوت و گازی لەسەر یا ژێر خاک سامانی هەمووانە جار لە جار میلەت زیاد دەکا گلەی و گازی لە دژی فەرمانڕەوایی ناڕەوانە بە سزای خۆیان دەگەن بە حوکمی دادگا و قازی